خوێندکاران هێزی سڵاوتان لێبێت. لە وانەیەکتر لە وانەکانی بەشی شەشەم لە کەرتی سێیەمە دوای ئەوەی کە لە کەرتی یەکەم و دووەم باسی یاساکانی پاڵهێزی کارەبای موگنەکارمان کرد کە 5 یاسا بوو، هەروەها باسی دینەمۆ مۆتۆرەکان و کردارەکانی خودموگنەکاری و ئاڵوگۆڕ موگنەکاریمان کرد. لەم کەرتەیە باسی سوورەکانی تەزووی گۆڕاو و ترانسفۆمەرەکانەکەین. سەرەتا ئێمە زاراوەیەکمان هەیە بە ناوی تەزووی کاریگەر. بزانین ئەم زاراوەیە مەبەست لێی چییە؟ ئایا تەزوو کە کاریگەر بێت ئەگە کاریگەر نەبێت چۆنە؟ یان ئەم زاراوە لە چیەوە هاتۆ بزانین؟ بۆ ئەمە ئێمە پێویستمان بەوەیە دووبارە بە خێرایی جیاوازی نێوان تەزووی نەگۆڕ و تەزووی گۆڕاو بزانین، یا سەرچاوی گۆڕاو و سەرچاوی نەگۆڕ بزانین. کەواتە ئەگە بڵێین تەزووی نەگۆڕ واتە دیسی، بۆیە پێی ئەوتێ نەگۆڕ چونکە تەزوویەکە بڕ و ئاراستەی لە کاتە یەکسانەکاندا ناگۆڕێت. بۆ نمونە گریما وا دابنێ ئەم تەزووە دیسیە بڕەکەی چەندە؟ 10 ئەمپێرە. 10 ئەمپێرە. کەواتە تێبینی بکە 10 ئەمپێرەکە هەر بەڕێکی واتە کەم ناکات و زیاد ناکات و ئاراستەشی ناگۆڕێت. ئەمە پێی ئەڵێن چی؟ تەزووی نەگۆڕ، کە لێرەدا هەمووی کاریگەرە، واتە شتێک نییە بە ناوی تەزووی کاریگەر و تەزووی مەگزیمەم و ساتی ئەوانە، بەڵکو لە هەموو ساتەکاندا هەر یەک نرخە و ئەمە پێی ئەڵێن چی؟ تەزووی نەگۆڕ. تەزووی گۆڕاو چۆنە؟ تەزووی گۆڕاو کە بە ئەیسی دانین ئەو تەزوویە کە بڕ و ئاراستەی لە کاتە یەکسانەکاندا ئەگۆڕێت. واتە ئەگەر وێنەیەکی بۆ بکەین تەزووی گۆڕاو بۆ یەک خولی تەواو بەم شێوازەیە، واتە بۆ یەک لەرەی تەواو بەم جۆرەیە کە ئەگەر تێبینی بکەی لە هەر ساتێکا ژمارەیەکە، ساتێک سفرە، ساتێک زیادەکە گەورەترین نرخی هەیە، کەمەکات دێتەوە بۆ سفر و ئەچێتە بەشی نێگەتیڤ و گەورەترین نێگەتیڤ هەیە. بە هەمان شێوە لە هەر ساتێکا ژمارەیەکە و بەشی پۆزتیڤ و بەشی نێگەتیڤی هەیە. بۆیە لەم کاتەدا ئەم تەزووە لە هەر لەحزەیەکە ژمارەیەکە، لە هەر گۆشەیەکە ژمارەیەکە، لە هەر ساتێکا ژمارەیەکە. کەواتە ناتوانم ئێستا بۆ تەزووە بڵێم یەک نرخە، بەڵکو پێ ئەڵێم چی؟ پێ ئەڵێم تەزووی ساتی. کەواتە تەزووی ساتی چییە؟ ئەو تەزوویە کە لە هەر گۆشەیەکە ژمارەیەکە، یعنی ئەگۆڕێت، واتە نرخێکی دیاریکراو نییە. لێکە لە نرخەکاندا گەورەترین نرخە. بۆ نمونە لێرەدا ئەمە تەزوویەکە پێ ئەڵێن چی؟ ئای مەگزیمەم، کە لێرە شار بە هەمان شێوە هەمانە. کەواتە ئای مەگزیمەم چییە؟ هەر ئای ساتیە، بەڵام ساتی گەورەترین نرخە. هەمیشە من بۆ خوێندکار بەم شێوازە بۆی لی تێبگاڵم. ئەمە وەکو چی وایە؟ ئەمە وەکو خوێندکارێک وایە کە هەموو دەرسەکانی بۆ نمونە لە وزاریا سەڵ بێت. خوێندکارێک کە هەموو دەرسەکانی لە وزاریا سەڵ بێت، ئەو کاتە هەمووی وەکو یەک وایە، یعنی کۆی کاتەوە و دابەشی حوتی کارەکاتەوە سەد، واتە معەدەلەکەی و هەر دەرەجەیەکیشی هەر ساتێکیشی هەر سەیە، کەواتە معەدەلیشە سەدەکات. ئیشەڵا هەمووتان لەو خوێندکارە نابن. بەڵام ئەمەیان بۆ خوێندکارێکە کە دەرەجەکەی بەرز و نزمیەکە، بۆ نمونە دەرسێک 80 هێناوە، دەرسێک 90 هێناوە، دەرسێک 100 هێناوە، دەرسێک 70 هێناوە، بەپێی ئەمە ئەگۆڕێ. کەواتە مەگزیمەم لە ناوانەدا دەرسێکی لە هەموویان بەرزترە. بۆ نمونە گریمان ئیشەڵا فیزیای بەرزترین دەرسە، گریمان فیزیا 100 هێناوە، بەڵام خۆ نابێ ئەم خوێندکارە بڵێ من معەدەلم 100ە. ئەبێت چی بکە؟ ئەبێت تێگڕایەک وەرگرێ بۆ دەرسەکانی، بۆ دەرجەکانی. لە ئەنجامە ئەو تێگڕای کە دەستی ئەکەوێت ئەبێتە تەزووی کاریگەر. کەواتە تەزووی کاریگەر چییە؟ تەزووی کاریگەر بۆ نمونە وا دابنێ ئەم ئای مەگزیمەمە لێرەدا وا دابنێ چەندە؟ گریمان 14 ئەمپێرە. باشە؟ گریمان وا دابنێ 14 ئەمپێرە. لێرەدا ئەگەر بین تەزووی کاریگەر وەرگرین، تەزووی کاریگەر نرخێکی نەگۆڕمان پێدا، وەکو معەدەلەکە وایە. ئەم تەزووە لێرەدا پێی ئەڵێن چی؟ پێی ئەڵێن ئای ئی، ئای ئیفێکتیڤ، کاریگەر. تەزووی کاریگەرەکەی ئەگەر بێت و بکاتە 10 ئەمپێر، ئێستا ئەتوانم بڵێم ئەم سەرچاوە ئەیسیە وەکو ئەو سەرچاوە دیسیە هەمان بڕی کارەبامان پێدا. باشە؟ ئەم سەرچاوە ئەیسیە وەکو ئەو سەرچاوە دیسی هەمان بڕی کارەبامان پێدا. بە دەربڕنێکی تر بابین بیبەسینەوە بە
معدلەکەەوە دووبارە گریمان خوێنکارێک هەموو دەرسەکانی سوودفەوە ڕێکەوتووە هەموو دەرسەکانی هەشتایە هەموو دەرسەکانی هەشتایە کەواتە معدەلیشی هەر هەشتایە ئەمە وەکو دیسی وایە بەڵام خوێنکارێکی تر دەرسێکی هەشتایە دەرسێکی نەوە دەرسێکی سەد دەرسێکی شەست بەرزونزمی تایە بەڵام بە معدل هەر چەندە هەر هەفتا دەرچوو یان هەر هەشتا دەرچووە ئێستا ئەم معدەلی هەشتاویش هەشتایە بەڵام هەشتاکەی ئەو هەمووی وەکو یەک وایە هەموو دەرسەکانی ئەم بەرزونزمی کردووە بەڵام معدەلی هەشتا دەرچێتەوە کەواتە لە کۆتایی ئەم دوو خوێنگارە هەردووکیان پێیاڵێن چی معدەلیان هەشتایە وەکو یەکتر کاریگەریان هەیە بۆ وەرگرتنیان لە چی لە بەشەکانی زانکۆ بۆیە لە پێناسەکەی ئەڵێن چی ئەڵێن تەزوی کاریگەر ئەهامە بەسمان ئەمەیە پێناسی تەزوی کاریگەر چییە کەواتە گەر بینەوە بۆ پێناسی تەزوی کاریگەر کە لە لاپەڕەی دواتر لە سەمەرزەمەکە کراوە بەم جۆرە کراوە ئەڵە چی تەزوی کاریگەر یا نرخی تەزوی کاریگەر نرخی تەزویەکی گۆڕاوە کەواتە نرخی چییە هی تەزوی گۆڕاوە هی نەگۆڕ نییە هەنی شتێک نییە بە ناوی کاریگەر لە نەگۆڕە کە هەمان کاریگەری گەرمی تەزویەکی نەگۆڕ لە هەمان کاتدا پەیدا دەکات ئاو قسەی کە کرمان ئەڵە نرخێکە لە تەزوی گۆڕاودا هەمانە نرخێکە لە تەزوی گۆڕاودا هەمانە کە چەند بێ نرخەکەی وەکو تەزویەکی دیسی وایە نرخەکەی چەند بێ وەکو نرخی هەمان ژمارە لە تەزویەکی دیسیە واتە ئەگەر تۆ تەزویەکی دیسی تێبێت 10 ئەمپێر بێت و وە کاریگەرێکی ئەیسی تێبێت 10 ئەمپێر بێت ئەم دوانە وەکو یەکتر کاریگەریان هەیە کەواتە لێرەدا ئەم زاراوانەمان هەیە تەزوی ساتیمان هەیە و گەورەترین نرخی تەزوومان هەیە و تەزوی کاریگەرمان هەیە ئەم سیانەمان هەیە کە لە ڕاستیدا ئەمە بۆ ڤۆڵتێژ ڕاستەواتە بۆ جیاوازی ئەرکیش ڕاستە لێرەدا تەزوی ساتی وتمان لەبەروی لە هەر ساتێکە ئەگۆڕێت لەبەرەوە هاوکێشەمان هەیە ئەم هاوکێشانە زیاتر لە دەرسی داهاتوو بۆ سوورەکانی تەزوی گۆڕا و ئەیسی یان بۆ سووری بەرگری پوخت و مگنەبارگی پوخت و ئەوانە بەکاریدێنین بەڵام بە ئێستا هاوکێشەکەی بنووسین تەزوی ساتی واتە ئای ساتی یەکسانە بەچی یەکسانە بە ئای مەگزیمەم ساینی سێتا یان توێ بڵی ساینی ئۆمێگاتی ئەمە هاوکێشەی تەزوی ساتیە واتە لە هەر ساتێکە بە هەر گۆشێک بۆ نمونە لە گۆشەی سفرە تەزوی ساتی سفرە گۆشەکە بکاتە 90 پلە مەگزیمەمە باشترینە بکاتە 180 پلە ئەبێتەوە بە سفر 270 پلە ئەبێتە ناقص گەورەترین نرخ یعنی بەم جۆرە تەزوی ساتی ئەتوانین هاوکێشەی بۆ دروستکەین جاوتمان ئەمە وەکو چۆن بۆ تەزوو هەمانە ئەتوانین بڵین جیاوازی ئەرکی ساتی گەورەترین نرخی جیاوازی ئەرک واتە V ماکسیمەم یان نرخی کاریگەری جیاوازی ئەرک واتە IE effective کەواتە هەم بۆ تەزوو هەم بۆ ڤۆڵتی هەمانە بۆیە ئەمیش هاوکێشەی هەیە ڤۆڵتەی ساتیمان هەیە ڤۆڵتەی ساتی ئەکاتە چی ئەکاتە V ماکسیمەم ساینی سێتا یان ساینی ئۆمێگاتی ئەمە هاوکێشەکانن عادەتەن ئەم هاوکێشانە لەوانەیە پرسیار بکە بڵێ مامۆستا چۆن پرسیاری لەسەر دێتەوە جارێ لی گەڕێ ئەمە لە سوورە پوختەکاندا بە تەفاسیلی باسیەکەینەوە لێرەدا بەس ئەوەندە بزانە کە هاوکێشەمان هەیە بە ناوی هاوکێشە ساتیەکان ئەوە بۆ دواتر پێویستمان پێیان نەبێت ئەوەی کە ئێستا بۆ تۆ گرنگە لێرەدا بیزانی بابەتی تەزووی کاریگەرە بزانیم بەسمان ئەم کاریگەرە چییە و پێشەوەی بڕۆینی لاپەڕەکەی تر ئەم ئامێرە کە ناوی ئاڤۆمیتەرە ئەم ئامێرە ناوی چییە؟ ئاڤۆمیتەرە ئێمە گلڤانۆمیتەرمان هەبوو کە بۆ دوو مەبەست بەکارمان دێنا بۆ مەبەستی تەزوو بەکارمان دێنا تەزووی بەرز کە ناوی ئەمیتەر بوو یعنی ئەگۆڕا بە ئەمیتەر و بۆ جیاوازی ئەرێک بەکارمان دێنا ناوی ڤۆڵمیتەر بوو یعنی یەک ئیشی پێکرا بەڵام لێرە ئاڤۆمیتەر باشترە پێشکەوتوترە ئەتوانی بە یەک ئامێر سێشت پێویت کە ئەوانیش چی وچین تەزوو واتە وەکو ئەمیتەر کار دەکات وەکو ڤۆڵمیتەر کار دەکات و وەکو ئۆمیتەریش کار دەکات یعنی ئۆمیتەر چییە یعنی بەرگری پێوی
کەواتە ئاڤۆمیتەر دەستگایەکە ئامێرێکە بۆ پێوانی هەریەکە لە تەزوو جیاوازی ئەرک و بەرگری بەکاردێنرێت بۆ هەڵبژاردن گرنگە بیزانین. و هێمای سەرچاوە گۆڕاوەکانیش هێمای شەپۆلێکە، واتە لەرلەری هەیە کە پێشتر ئەمە باسمان کردووە. وتمان تەزووی کاریگەر پێناسەکەی گرنگە، نرخی تەزووی گۆڕاوە کە هەمان کاریگەری گەرمی تەزوویەکی نەگۆڕی هەیە. ئەم وەکو ناسینی تەزووی کاریگەر و تەزووی مەگزیمەم. بەڵام شتێکی تر لەمە گرنگتر پەیوەندی نێوان تەزووی کاریگەر و مەگزیمەم و پەیوەندی نێوان ڤۆڵتەی کاریگەر و مەگزیمەم. چۆن ئەم پەیوەندیانە بزانین؟ لە دەستپێکی ئەمەوە ئێمە پێشتر یاسای توانامان هەبووە. یاسای توانا بۆ سەرچاوەیەکی دیسی یەکسان بوو بەچی؟ یەکسان بوو بە ئای دووجا ئار. یاسای تریشمان هەبوو بەڵام یەکە لە یاساکانە بۆ توانای بە فیڕۆچوویان بۆ توانا بۆ گۆڕانی گەرمی. چکە لێرەدا ئاگۆڕە بۆ گەرمی، ئەمە بە زیاتر بۆ توانای بە فیڕۆچوو بەکاری دێنین. ئەمە بۆ دیسی هەمان بوو. ئێستا ئەگەر بین بۆ ئەیسی بەکاری بێنین، ئێمە وتمان توانای ئەیسی بۆ ئەوەی هەمان توانای دیسی هەبێت ئەبێ نرخی چی بەکاربێنین؟ ئەبێ ئای ئی بەکاربێنین. ئای ئی دووجا ئار. بۆیە ئێستا ئەم هاوکێشەیە وەکو ئەوایە، بەڵام گرنگە لێرەدا بزانین نرخی چی بەکارهاتووە؟ نرخی کاریگەر بەکارهاتووە. کەواتە نرخی کاریگەر لەگەڵ نرخی دیسیا وەکو یەک وایە، بەڵام توانای ئەیسی یەکسان دەبێ بە یەک لەسەر دووی توانای دیسی. کەی نیوە ئێوە؟ ئەگەر لە جیاتی ئای ئی ئای ئێم دا بنین. باشە، ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە لێرەش نووسراوە. لێرەشا نووسراوە. ئەم دەقاڵە چی؟ ئەڵێ ئەم هاوکێشەیە تاوا لەو هاوکێشەیە دەچێت کە لە سووری دیسیدا هەمانە بەستی ئەمەیە. ئەو دوو هاوکێشەیە بە تەواتی لێگەچن. بەڵام توانای کارکراو لە سوورێکی تەزووی گۆڕاودا دەکاتە نیوەی توانای کارکراو لە سوورێکی تەزووی نەگۆڕدا. چەند؟ نیوەی. ئەیسی نیوەی دیسی ئەبێت ئەگەر لە جیاتی ئای ئێممان بەکارهێنا. کەواتە ئێستا ئەتوانین چی بڵین؟ ئەتوانین بڵین توانای ئەیسی بە نرخی کاریگەر یان بە نرخی مەگزیمەم یەکسانە بە یەک لەسەر دووی توانا ئەیسی بە نرخی کاریگەر. بە نرخی چی؟ بە نرخی کاریگەر. باشە. لێرەدا سێکە توانا یەکسانە بە توانانی بەم جۆرانە توانین بنووسی ئەکاتە ئای دووجا ئار. کەی ئەتوانم وای بنووسم؟ ئەگەر نرخی کاریگەر بەکاربێنم، کاتە بەم شێوان باشتر لی تێگەی. بەڵام ئەگەر نرخی مەگزیمەم بەکاربێنم، ئەڵەم یەک لەسەر دووی ئای مەگزیمەم دووجا ئار. باشە؟ لێرەدا کەواتە ئەتوانم بڵێم ئەم هاوکێشەیە بەیەکەوە بەستنێک دروست دەبێت لە بینی کاریگەر و مەگزیمەمە. تێبینی بکەن. ئار لەگەڵ ئار ئەڕوە. باشە. چی مایەوە؟ ئای ئی دووجا یەکسانە بە یەک لەسەر دوو ئای ئێم دووجا. ئێمە عادەتەن لە دروستکردنی هاوکێشەکاندا دووجا لابین، بۆیە ڕەگی دووجا بۆ هەردوو لا زیاد دەکەین. لێرەوە توانین بڵین ئای ئی یەکسانە بە یەک لەسەر ڕەگی دووی ئای ئێم. ئەمە پەیوەندی نێوان ئای ئی و ئای ئێمە. جا توانی وا بینووسی یان ئەتوانی بنووسی ئای ئی یەکسانە بە ئای ئێم لەسەر ڕەگی دوو. هیچ فەرقی نییە. ئاواش بینووسی ئەبێت. ئەمە بۆ تەزوو. ئەی بۆ ڤۆڵتێ هەمان شتە، واتە ڤی ئی یەکسانە بە یەک لەسەر ڕەگی دوو ڤی ئێم. ڤی ئی یەکسانە بە ڤی ئێم لەسەر
ڕەگی 2 ئەوەش بۆ ڤۆڵتێکە. ئەمە پەیوەندی نێوان ڤۆڵتێ و تەزووی کاریگەر و مەگزیمە. تێبینی بکە یەک لەسەر ڕەگی 2ەکە. ئێمە لێرە شتێکمان بۆ نووسیویت. ئەمە سەلمانی هاوکێشەکانە، نرخی کاریگەری جیاوازی ئەرک. تێبینی بکە یەک لەسەر ڕەگی 2 ئەکات یەک لەسەر 1.414 بە نزیکەی چەند دەرەچێت؟ 0.7 دەرەچێت. ئەمەش کەمێک زیاترە لە 2/3. 2/3 چەندە؟ 0.66. ینی ئەو نرخی کە هەمانە کەمێک لە ڕێژەی 2/3 زیاترە. واتە ئای کاریگەر تقریباً 2/3 ئای مەگزیمەمە، بەڵام ها کەمێک زیاتر بە دەربڕینێکتر لە 170 نزیکەی لە 170 بۆ 70 ئای مەگزیمەمە. یعنی مەگزیمەم هەمیشە زیاترە ناوەکی بەخۆیەتی. وە شتێکی تر لێرەدا یاسای ئۆمە. یاسای ئۆم پێشتریش بیستومانە و ئێستاش زۆر پێویستمان پێ بێت. یاسای ئۆم واتە ڤۆڵتێ یەکسانە بە تەزوو زەربی بەرگری. ئەمە یاسای ئۆمە بە شێوازی گشتی. بەڵام تێبینی ئاگادار بە یاسای ئۆم نرخی کاریگەر لەگەڵ کاریگەر بەکاردێنی، نرخی مەگزیمەم لەگەڵ مەگزیمەم بەکاردێنی، نرخی ساتی لەگەڵ ساتی بەکاردێنی. واتە هەموو ڤۆڵتێ و تەزوویەک لە یاسای ئۆمە ئەبێ وەکو یەک بێت. یاسای توانامان هەیە. یاسای توانە بە یاسەکانی توانات بۆ بسەلمێن بۆ چۆن دروست بوون. عادەتەن ئێمە توانە بە شێوازی گشتی لە کارەبادا توانە یەکسانە وزە لەسەر کات بە شێوازە گشتیە میکانیکەکەی، بەڵام لە کارەبادا ئەکاتە تەزوو زەربی ڤۆڵتێ. ئاگادار بە ڤۆڵتێ بە دلتا ڤی بنووسیت یا هەر بنووسی ڤی هیچ کێشە نییە. خوێنکار جاری وایە ئەڵە مامۆستا دلتا ڤی ینی جیاوازە، نەخێر بە دڵنیاییەوە. ئەمە یەکێ لە یاساکانی توانایە یان یاسای ئەساسی، یاسای سەرچاوەکەیە. ئەمە توانی بیبەستەوە بە بەرگریەوە. بۆ نمونە تۆ یاسای ئۆمت هەیە، ڤی یەکسانە بە ئای ئار. لە جێگەی ئەو ڤیە ئەو نرخە دابنی، واتە پی یەکسانە بە ئای لە جێگەی ڤی بنووسی چی؟ ئای ئار. ئێوە بێتە چی؟ ئەبێتە پی یەکسانە بە ئای دووجا ئار، کەواتەوە بۆ شێوازش. یان تۆ کاتێکە یاسای توانە بەرگی ئۆمت هەیە یەکسانە بە ڤی یەکسانە بە ئای ئار، ئای یەکسانە بە چی؟ ئای یەکسانە بە ڤی لەسەر ئار. ئەم جارە لە جێگەی ئایەکە ڤی لەسەر ئار دابنێ، واتە ئەنووسین پی یەکسانە بە ڤی لەسەر ئار زەربی ڤی. لە ئەنجامدا پی یەکسانە بە ڤی دووجا لەسەر ئار، کەواتە ئەمەش بە شێوازی سێ. یعنی تۆ بە سێ شێواز توانی یاسای توانە لەم بابەتەیە بەکاربێنی. بەڵام تکایە ئاگادار بە، تکایە ئاگادار بە، ئەمە زۆر گرنگە، تووشی هەڵە نەبی. خوێنکار زۆر کات ئەمە هەڵە ئەکات لە پەلەپەلی و لە ئاسانیە. یاسای توانە کە بەم جۆرە بەکاری دێنیت ئەبێ نرخی کاریگەری تەزوو و نرخی کاریگەری ڤۆڵتێ بەکاربێنی. ئەگەر مەگزیمەم درابوو نابێت لەم هاوکێشەیە بەکاری بێنی. ئەی چی لێ بکەم مامۆستا؟ بیگۆڕە ئینجا بەکاری بێنە. نرخی کاریگەر، نرخی کاریگەر. تەنانەت بۆ یاسای وزەش بابەتی وزە و توانە ئەبێت تۆ چی بکەیت؟ نرخی کاریگەر بەکاربێنی. مەگزیمەم هەبوو فەرموو لە ڕێگەی ئەمانەوە بیگۆڕە. باش، ئەمە یاساکانی توانەش. ئەوەی کە ماوە ئێستا لەسەر ئەم بابەتە هەڵکردنی پرسیارە. بابێم بزانین پرسیارەکانی چۆنە، چ بابەتێکی لێرەدا. یەک شتی ترمان بیر نەچێت لە سووڕی تەزووی گۆڕاودا کۆمەڵێک بابەتی شەرحیات و گرنگ هەیە باسیکەین. ئێمە لە تەزووی گۆڕاودا ئەمانەمان هەیە، واتە ئەم زاراوانەمان هەیە. چیمان هەیە؟ یەکەم لەرە لەر، دووەم
IE و IM و I ساتی سێم VE و VM و V ساتی ئەم زاراوان لە شوێدا هەیە لە تەزووی گۆڕاودا هەمانە. زۆر کات پرسیارمان لێکا لە وزاریە ئەڵێ ئایا لە سوورێکی تەزووی گۆڕاودا کام لەم بڕانە بەنەگۆڕی ئەمێنێتەوە یا ئەڵێ کام لەم بڕانە ئەگۆڕێت. بۆ زانیاریت ئەبێ تەزووی مەگزیمەم کاریگەر ڤۆڵتەی مەگزیمەم کاریگەر واتە ئەمانە چین؟ ئەمانە لەگەڵ لەرەلەر ئەمە چی بن؟ ناگۆڕێن. ئەوەی کە ئەگۆڕە تەنها چییە؟ ئەوەی کە ئەگۆڕە تەنها ئەو دوانن دەگۆڕێن. مەبەستمان لەوە چی کەڵی ناگۆڕێ بۆ نە تەزووی مەگزیمەم ئێستا لێرە 14ەیە ئێخۆ نابێ مەگزیمەمێکی تر بگۆڕێ ئەبێ 14 بێ لەرەلەر ئەبێ بەردەوامێک لەرە بێت ئەبێ کارەبایەکی سابت بێت لەرەلەر بەرزونزمی نەکات چونکە هەر کاتێک لەرەلەر گۆڕانی بەسەرداهات ڤۆڵتێ ئەگۆڕێ ڤۆڵتێ بگۆڕێ ئەو کارەبایە بەرزونزمیەکا و خراپە بۆ ئامێرە کارەبایەکان کەواتە ئەبێ نەگۆڕ بێت. جا هەر لەسەر ئەمە حەز دەکەن با بچین سەرێکی پرسیارە وزاریەکان بکەین لەسەر ئەم بابەتە پێشەوەی پرسیاری حسابی حەلکەین. لێرە ئاسێریکاڵە دەبێت گەورەترین بڕی پاڵهێزی کارەبا کەڵە پاڵهێزی کارەبا مەسی ڤۆڵتەیە لە چ کۆلکەیەک بدرێت بۆ هەژمارکردنی نرخی جیاوازی ئەرک. ئەڵە بۆ ئەوەی جیاوازی ئەرکی پاڵهێزی کارەبا یان ڤۆڵتێ هەژمار بکەین پێویستە ڤۆڵتەی مەگزیمەم لە چ کۆلکەیەک بدرێت یان لە چ ژمارەیەک بدرێت. یەک لەسەر ڕەگی دوو نەبوو ئەوە کۆلکەکەیەتی واتە ئەبێ لەم کۆلکەیە بدرێت. ئاگادار بە نووسێتی دوو ڕەگی دوو یەک لەسەر ڕەگی دوو. پرسیاری تر ئەڵێ کام لەم هێندانە بە نەگۆڕی دەمێنێتەوە لە کاتی بەرهەمێنانی تەزووی گۆڕاودا. چ شتێک بە نەگۆڕی دەمایەوە؟ هەموو شتەکان نەگۆڕ بوون تەنها ساتیەکان نەگۆڕێن. لەرەلەر نەگۆڕە، زۆرترین بڕی تەزوەر نەگۆڕە، زۆرترین بڕی جیاوازیەرە کەر نەگۆڕە کەواتە هەموو ئەوانەی پێشوو نەگۆڕن. سەرچاوەیەکی تەزووی گۆڕاو نرخی گەورەترین تەزوەکەی دەیە واتە ئەڵێ تەزوێکی گۆڕاو گەورەترین نرخەکەی چەندە؟ دەیە. ئێرەش ناقز دەیە. ئەڵە تێگڕای تەزووی گۆڕاو لە خولێکی تەواودا چەندە؟ لە خولێکی تەواودا ئەمە دەیە و ئەویش ناقز دەیە سفرە. لە خولێکی تەواودا تێگڕا چەندە؟ سفرە. لە کاتی بەرهەمێنانی تەزووی گۆڕاودا کام لەم هێندانە دەگۆڕێت؟ لەرەلەر ناگۆڕێت، گەورەترین نرخی جیاوازیارێک ناگۆڕێت، گەورەترین نرخی تەزوو ناگۆڕێت، تەزووی ساتی دەگۆڕێت. باشە دوای ئەوە بزانین پرسیاری تر نرخی تەزووی گۆڕاو ئەڵە نرخێکی تەزووی گۆڕاوە کە هەمان کاریگەری گرمی تەزوویەکی نەگۆڕی هەیە لامان کاتە. نرخی تەزووی گۆڕاو هەمان کاریگەری گرمی تەزوویەکی نەگۆڕیە بێ چی بێ؟ تەزووی ساتیە کاریگەر عەفو. ئەڵێ توانای بەفیڕۆچوو لە بەرگریدا بەهۆی تەزووی گۆڕاوەوە یەکسانە بە بۆشایی. توانای بەفیڕۆچوو لە بەرگریدا بەهۆی تەزووی نەگۆڕەوە یەکسانە بە یەک ئەگەر نرخی کاریگەر بەکاربێنی. بەڵام چی بەکارهێناوە؟ ئەگەر توندی تەزووە نەگۆڕەکە و جیاوازی ئەرکەکەی یەکسان بێت بە گەورەترین نرخی تەزووی سەرچاوە گۆڕاوەکە. و چی بەکارهێناوە باوکم؟ گەورەترینی بەکارهێناوە. ئاگادار بە هەر کاتێک گەورەترینی بەکارهێنا لێرە چیمان هەیە؟ نیوە. گۆڕاوەکە نیوەی نەگۆڕەکەیە. ئاگادار بە ئەگەر عەکسی کاتەوە بێتە دوو ئەوەندە. تکایە ورد بە لەم پرسیارانەیە. ئەی سی نیوەی دیسیە ئەگەر نرخەکە گەورەترین بێت. ئەی سی یەکسانە بە دیسی ئەگەر نرخەکە کاریگەر بێت.
DC دوو ئەوەندەی ئەیسیە ئەگەر نرخەکە گەورەترین بێت باشە کەواتە ئێستا لێرەدا چییە نیوە هەڵەبژێرین ئەگەر نرخی تەزووی گۆڕاو لە فڕنێک کارەباییدا 10 ئەمپێر بێت گەورەترین نرخەکەی چەندە با یەکسەر پرسیارە حەلکەین ئەڵێ ئەمە لە وزاریە نرخی کاریگەری تەزوێکی گۆڕاو یعنی چی یعنی IE 10 ئەمپێر بێت کەواتە IE چەندە 10 ئەمپێرە گەورەترین نرخەکەی چەندە ئەڵە ئایئێمەکەی چەندە چەند ئاسانە تۆ لێردا بەس گرنگەوەی ئەم یاسا لەبەر بێت کە IE یەکسانە بە IM لەسەر ڕەگی 2 IE تێیە دەیە یەکسانە بە IM لەسەر ڕەگی 2 کەواتە IM یەکسانە بە 10 ڕەگی 2 ئەمپێر ئەگەر بەم شێوازە دراوە هەڵی بژێرە نەبوو ڕەگی 2کە بە حاسی بکەرەوە ئەها چی نووسیوە 10 ڕەگی 2 10 لەسەر ڕەگی 2 ئەکاتە 100 ئەکاتە 20 تێگڕای نرخی تێگزای تەزووی گۆڕاو لە خولێکی تاوادا چەندە وتمان سفرە سەریکە لە هاوکێشەکاندا ئەم هاوکێشەی پێداوین V یەکسانە بە 10 ساینی 100 پای T ئێمە ئەمە هاوکێشەی ڤۆڵتی ساتی هەر کاتێ هاوکێشە ساین و ئەوەی تیابوو ئەوە دڵنیا بە هاوکێشەی ساتێک لێر نەشوین جستی بە ساتی ئاسایی ئێمە ئێستا هاوکێشەی ڤۆڵتی ساتیمان بینی ڤۆڵتی ساتی یەکسان بوو بەچی V مەگزیمەم ساینی ئۆمێگاتی وایە تێبینی بکە بەپێی ئەم هاوکێشەیە بێت ئێستا ڤۆڵتەی مەگزیمەم چەندە دەیە کەواتە هەر کاتێک لە پرسیارە هاوکێشەی پێدای تۆ ئەو دوو نرخە دەرکە ئیسفادەی لێکەی ڤۆڵتەی مەگزیمەمت هەیە 10 ڤۆڵتە اینجا شتێکی تریش ساینی ئۆمێگاتی کەواتە ئۆمێگا چەندە ئۆمێگاش ئەکاتە 100 پای خۆتانزان ئۆمێگا بەڕاد لەسەر چرکە ئەپێورێت کەواتە هەر کاتێ هاوکێشەی پێدای ئەم دوو زانیاری لێ دەرکەوت تاو بزان ئێستا پرسیارەکە ئەڵێ چی ئەڵە سەرچاوێکی ئەرکی گۆڕاو ئەرکە ساتەکەی V یەکسانە بە 10 سانی 100 پایتی ئایا لەرلەری سەرچاوەکە چەندە لەرلەری سەرچاوەکە ئێمە ئۆمێگامان هەیە ئۆمێگا لە بابەتی دینەمۆکانە باسمان کرد ئۆمێگا یەکسانە بە 2 پای F لەوێ سەلمانمان سەری ڤیدۆی ئەگەر نازانی سەری ڤیدۆی دینەمۆکان بکەرەوە وابزانم ڤیدۆی شەشەمە لە بەشی پێنجەمە لە بەشی شەشەم ئەڵە لەر چەندە تو ئێستا ئۆمێگات هەیە ئۆمێگا چەندە 100 پای یەکسانە بە 2 پای F پای لەگەڵ پایە ڕوا بەسەر دووە یەک بەسەر دووە 5 F یەکسانە بە 50 هرتز کە ئەمە کارەبای عێراق و کارەبای زۆربەی ئاسیا ئەو لەرەیە چەند هرتز 50 هرتز ئەم پرسیارە لە بڕەری گرفتی زەمینیدا گرافیک فۆڵت ئینترۆپیر GFI جیاوازی تەزوەکان لە سۆکێتەکاندا بەپێی بۆشایی تەزوو دەپێورێت لە هەر ساتێکدا بەهۆی نرخە ساتەکانەوە بەهۆی گەورەتی نرخەوەیە بەهۆی نرخە گەورەترینەکەی یان کاریگەرەکەی هەموو نرخەکان عادەتەن هەر ئەم ئامێرە بێ یان هەر ئامێرێکی تر بێت تۆ پێویستت بە نرخە کاریگەرەکانە بۆ ئەوەی ئامێرەکە ئیش پێ بکەیت کەواتە هەر ئامێرێکتر باس بکات سەر لە تێک نەچێت هەمیشە ئامێرەکان بە نرخی کاریگەر ئیش دەکەن بە ساتی ئیش ناکەن بە گەورەترین نرخی ئیش ناکەن بەڵکو پێویستیان بە نرخی کاریگەرە دینەمۆیەکی تەزووی گۆڕا و گەورەترین نرخی پاڵهێزەکەی واتە پاڵهێزی کارەبای مەگزیمەمی پێداوین 55 ڕەگی 2 ڤۆڵتە نرخی کاریگەری تەزوو لە سوڕەکەدا چەندە نرخی کاریگەری ئاگاداری ئەم فێڵە بە کاتێک دینەمۆکە بەرگریەکەیەوە بەرگریە ئاڕی پێداوین یەکسانە بە
55 ئۆم. لێرەدا ڤۆڵتێی مەگزیمەمت هەیە بەڵام هاتووە داوای تەزووی کاریگەری کردووە. من لێرەدا بیرەکەمەوە ئەڵەم تەزووی کاریگەر لە شۆ دەستکەوێ. تەزووی کاریگەر یەکسە بیرم بۆچی ئەچێ ئەڵەم تەزووی کاریگەر یەکسانە بە تەزووی مەگزیمەم لەسەر ڕەگی 2 بەڵام خۆ تەزووی مەگزیمەمم نییە کەواتە ئەمە بیرکردنەوەیەک. هەر کاتێک ئەوە ئیشی پێ نەکرا وەرە بەدیلەکەی. بەدیلی ئەوە چییە؟ یاسای ئۆمە. یاسای ئۆم دەورێکی زۆر سەرەکی ئەبینێ لە شیکاکردنی پرسیارەکاندا. یاسای ئۆم چی بوو؟ یاسای ئۆم ڤۆڵتێ یەکسان بوو بە تەزوو زەربی بەرگری بەڵام وتمان ئەبێ نرخی کاریگەر لەگەڵ کاریگەر بێ مەگزیمەم لەگەڵ مەگزیمەم بێ. ئێستا تەزووی کاریگەرم ئەوێت پێویستم بە ڤۆڵتێی کاریگەرە لەسەر ئار. ڤۆڵتێ یان پاڵهێز وتما فەرقی نییە. تۆ ئێستا نرخە مەگزیمەمەکەیت هەیە دەوەرە لەم نرخە مەگزیمەمەوە با پاڵهێز بینوسین بۆی سەتان لە تێک نەچێت. یعنی ئەمە پاڵهێزی کاریگەرە کەواتە وەرە پاڵهێزی کاریگەر بدۆزەرەوە. پاڵهێزی کاریگەر یەکسانە بە پاڵهێزی مەگزیمەم لەسەر ڕەگی 2 باشە واتە ئەکاتە پاڵهێزی مەگزیمەم چەندە؟ ڕەگی 2شی بۆ دانایی بۆ یەکسەر ڕاستەوخۆ لەگەڵ ئەم ڕەگەیە کورتیان کەیتەوە و بکاتە 55 ڤۆڵت. ئەوە نرخی چییە؟ ئەوە نرخی کاریگەرەکەیەتی کەواتە ئەمە 55 و ئاڕەکەش چەندە؟ ئاڕەکەش 55 وایە؟ ئاڕەکەش 55 چەند ڕێکە؟ یەکسانە بە 1 ئەمپێر. ئەمەشی 1 ئەمپێرە نرخی کاریگەری تەزوەکە 1 ئەمپێرە. ئەگەر بۆ نمونە ئاگادار بە ئەگەر نرخی مەگزیمەم بووایە لقی ئەی ڕاست دەبوو. ئێستا لقی سی ڕاستە. ئەو پرسیارەکانی وزاری پێویست بەم بابەتەوە. پرسیارەکانی تری کە ماوە بزانین چ پرسیارێکمان ماوە باسمان نەکرد بێت. تقریبان پرسیارەکانی خۆشی هەر بەو شێوازەیە. با لە پرسیارەکانی پێداچنەوە سیرکەین. ئەو پرسیارانەی کە تواناکە ئەوەی کە لە وزاری هاتبووە بزەبەتەر ئەوە بوو توانای بە فیڕۆژی نیوەیەکەیە لە کاتی بەرهەمهێنانی تەزووی گۆڕاودا کام لەم هێندانە بە نەگۆڕی دەمێنێتەوە لەرەلەر گەورەترین نرخی تەزوو و جیاوازی ئەرکەکان هەمووی بە نەگۆڕی ئەمێننەوە. ئیتر پرسیارەکانی تریشی زۆر ئاسانە هیچ فکرەیەک هیچ شتێکی تریتیان نیە تا ئێمە کاتی پێوە بگرین تەنانەت ڕاهێنانەکەش هەر وەکو پرسیارەکانی وزاری وایە. بۆیە وانەکەی ئەم ڕۆژمان کۆتایی پێێنین تاوانەی داهاتوو دەستپێکردنی سوڕە پوختەکان سوڕی بەرگری و موگنەبارگ و بارگەگری پوخت بەخواتان گەورتانە سپێرم خواتان لەگەڵ خواحافیز.